سڵاو خۆشەویستان، وانەی 23ەمە و لە خزمەتتانە. Fred Williams ناوی کەسێکە. work in a factory. Fred William کاری کرد لە factory واتە کارگە، کاری کرد لە کارگێک with a lot of other men لەگەڵ پیاوانێکی تری زۆر. They talked قسەیان کرد and laughed پێکەنین a lot واتە ئەوان قسەیانە کرد، زۆر قسەیانە کرد، زۆر پێکەنین. and at lunch و لە کاتی نانی نیوەڕۆ at lunch time کاتی نانی نیوەڕۆ they sat together پێکەوە دانیشتن together pickle and read newspapers. بۆچی ناڵێم read؟ چونکە ڕابردووە، نابێ بڵێ read، ئەبێ بڵێ read. هەر سپێڵەکە هەر یەک شتە، بەڵام کە زانیت ڕابردووە بڵێ read newspapers و ڕۆژنامەکانیانە خوێندەوە. and laughed پێکەنین about the pictures in them واتە ڕۆژنامەیانە خوێند و دەستیانە کرد بە پێکەنین بەو وێنانەی کە لە ڕۆژنامەکانە هەبوو. Then Fred married. پاشان فرێد هاوسەرگیری کرد. His wife Betty ژنەکەی کە ناوی بێتی بوو was very nice. ئەم نایسە لێرە بەمانای جوان نایە، بەمانای باشە، زۆر باش بوو. کاتێک کە نایسمان بەکارهێنا بۆ کەسێک واتە ئەو کەسە زۆر باشە. Nice man, nice girl, nice wife. But she liked better newspapers than Fred. بەڵام ئەو حەزی بە ڕۆژنامەی باشتر ئەکرد لە چاو فرێدا. واتە فرێد عادەتەن ڕۆژنامەی کرد بەدەستیەوە بۆی سێری وێنەکان بکە و گوێنەیەتی و پێ بکەنیوەمانە، بە زۆر حەزی بە ڕۆژنامەی باشتر. Every day هەموو ڕۆژێ a boy کوڕێک brought Fred's newspaper کوڕێک ڕۆژنامەکەی فرێدی ئەهێنا and Betty's newspaper ڕۆژنامەکەی بێتیشی ئەهێنا to the house واتە هەموو ڕۆژێ کوڕێک ڕۆژنامەی ئەهێنا، هەم ئەوەی بێتی ئەهێنا هەم ئەوەی فرێدیش بۆ ماڵیان. and Fred took his to the factory. took his ئیتر هیچی نەوتوە his یەکسەر ئەزانی ئەمە ئەڵێ ئەوەی خۆی his واتە ئەوەی پێشوو باسی چی کراوە، باسی ڕۆژنامە کراوە، کەواتە took his to the factory واتە took his newspaper to the factory واتە ڕۆژنامەکەی وەکوایە بڵێم فرێد ڕۆژنامەکەی ئەوەی خۆی هەڵەگرت و ئەوەی خۆی هەڵەگرت و ئەی بر بۆ کارخانە. and left Betty's in the hall. بەڵام ئەوەی بێتی لە هۆڵەکە بەجێهێشت واتە ئەو کە بەیانیان ئەچوو بۆ سەر ئیش ڕۆژنامەکەی خۆی ئەبرد و ئەوەی بێتیشی هەڵەیایە ناو هۆڵەکەەوە. once or twice جارێک یان دوو جار. ئەگەر لە زمانی ئینگلیزیە بڵێ 1 2 3 4 ئەماڵی چی 1 2 3 4 بەڵام ئەگەر بڵێ یەکەم دووەم first second third دوای ئەوە fourth fifth sixth باشە. بەڵام ئەگەر بڵێ جارێ دوو جار ئەڵێ once twice اینجا ئیتر دوایەوە ئەڵێ 3 times 4 times باشە. کەواتە once or twice واتە جارێک دوو جار. کەواتە ئێمە چیمانێ لە ژمارە 1 2 3 مان هەیە، یەکەم دووەم سێممان هەیە، یەک جار و دوو جار و سێ جار. ئەمە یەک جار دوو جارەکەیە. once جارێک twice دوو جار، جاریان دوو جار. he looked at hers جارێ دوو جار تەماشایەکی ئەوەی ئەوی ئەکرد. looked at hers مادەم باسی ڕۆژنامە کراوە مەبەست پێی ڕۆژنامەکەی بێتیە. ئەمە چۆنە؟ مثلا من ئەڵێم I'm at my friends واتە من لە هی هاوڕێکەمم واتە ماڵی هاوڕێکەم. I'm at doctors واتە من لە عیادەی دکتۆرەکەم. ئیتر پێویست ناکە ناوی شتەکە بەری چکۆ وازەحە. بۆ نمونە تۆ ئەڵێ ئەوەی خۆم بەرەوە، ئەزانیم پێشتر باسی شتێک کراوە بۆیە ئەڵێ ئەوەی خۆت ئەوەی خۆی. لە ئینگلیزیشە ئەگەر تۆ
هیزێ بینی بە تەنها ئەوە ئیتر بزانە پێشتر باسی شتێک کراوە ئەڵێ هینەکەی ئەو hers واتە هی کچەکە کەواتە ئەڵێ once or twice جارێ دووجار he looked at hers تەماشایەکی ئەویشی ئەکرد but he did not like it بەڵام حەزی لێی نەبوو and sometimes in the evening واتە هەنێک کاتیش لە ئێوارانە he said to Betty ئەیوت بە Betty why do you read that paper بۆچی ئەو پەیپەرە ئەخوێنیتەوە واتە بۆچی ئەو ڕۆژنامە ئەخوێنیتەوە کەوتی paper مەبەست بێ newspaper بۆچی ئەو ڕۆژنامە ئەخوێنیتەوە I hate it من ڕقم لێتی but last Monday بەڵام دووشەمەی ڕابردوو Fred said to his wife دووشەمەی ڕابردوو وتی بە ژنەکەی there was something very nice in that newspaper yesterday وتی there was هەبوو something شتێک very nice زۆر باش in that newspaper لەو ڕۆژنامەیە yesterday دوێنێ واتە ڕۆژێکیان فرێد وتی بە ژنەکەی طبعا هەموو جارە پێی وتووە ئەمە چیە زۆر خوێندم زۆر ڕۆژنامەیە چکۆ ڕۆژنامەکەی لۆچی عیلمی بوو بێ پەروەردەی بوو بێ شتێکی باش بوو بێ ئەم تاقەتی لێی نەبووە ڕۆژێکیان پێڵێ دوێنێ شتێکی زۆر باش لەو ڕۆژنامەیە هەبوو ئەوەی بێتی زانین چی هەبوو Betty was happy Betty دڵی خۆش بووە زانیم هاوسەرەکەی تۆزێ مسەقف بووە وتی she said وتی that's good ئەوە زۆر باشە ئەوە باشە Fred what was that ئەوە چی بوو پێی خۆشە دیارە مەقالەیە شتێکی بینیوە ئەڵێ Fred laughed and said فرێدیش پێگەنی وتی my friend Bill's lunch ئەڵێ نانی نیوەڕێی Billy هاوڕێمی لێ تیا بوو he brought it to work in the newspaper ئەڵێ ئەو خواردنەکەی لەو ڕۆژنامە هێنا واتە مەبەستی پێی هیچ مەقالە شتێکی ناو ڕۆژنامەکە نییە مەبەستی ئەوەیە هاوڕێکەی بێڵ کە خواردنی هێناوە لەو جۆرە ڕۆژنامەی بێتیە خواردنی تێکردووە پێچاوێتیە و بۆ ڕۆژنامەوە هێنایەتی کوردیەکەی بڵێ factory واتە کارگا together یعنی پێکەوە once جارێک newspaper ڕۆژنامە lunch نانی نیوەڕ they talked and laughed a lot یعنی چی ئەوان قسەیان ئەکرد پێئەکەنین a lot زۆر واتە ئەوان زۆر قسەیان ئەکرد و زۆر پێئەکەنین once or twice he looked at hers یعنی چی once or twice جارێ دووجار جارێ یان دووجار he looked ئەو ئەیڕوانیە at hers ئەوەی کێ ئەوەی کچەکە یعنی چی ڕۆژنامەی کچەکە in the evening ئێواران بڵێ بەیانیان the morning بەیانیان دوانی وەڕوان the afternoon دوانی وەڕوان بڵێ لە شەوە ئەو کاتە بڵێ at night مشتێکە بێ بیزانیت my friend Bill's lunch یعنی نانی نیوەڕۆی بیلی هاوڕێم ئێستا ئینگلیزیەکەی بڵێ کارخانە کارگا factory بڵێ پێکەوە together بڵێ جارێک یەکجار once بڵێ ڕۆژنامە newspaper بڵێ نانی نیوەڕۆ lunch بڵێ ئەوان قسەیان ئەکرد و پێئەکەنین ئەوان زۆر قسەیان ئەکرد و پێئەکەنین زۆر پێئەکەنین و زۆر قسەیان ئەکرد they talked and laughed a lot بڵێ جارێک یان دووجار ئەو تەماشای ئەوەی ئەوی کرد
باشە جارێ بڵێ جارێک once یان or دوو جار twice ئەو کوڕە یا ئەو پیاوە he تەماشای کرد looked تەماشا لێی ڕوانی لەو شتە ئەو شتاڵی چی لە at هینەکەی ئەو ئەگەر کچ بێ hers بۆ نمونە بڵێ ڕۆژنامەکەی ئەڵێ her newspaper بەڵام بڵێ ئەوەی ئەو ئیتر نەڵێ ڕۆژنامە ئەڵێ hers once or twice he looked at hers بڵێ ئێواران in the evening بڵێ نانی نیوەڕۆی بیلی هاوڕێم my friend Bill's lunch هاتینە کۆتایی ئەموانەش هیوادارم بێزار نەبیت دڵنیابی کە دووبارەکردنەوەی ئەم وانانە ڕۆژێک تۆ فێری زمانی ئینگلیزی ئەکەیت هەر سەرکەوتوو